ارتێشە ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناوین بەڵاو کرد و ji بۆی بەرەبانیکردن لە هێزên ئەمریکی لە ناوچەی و پاراستنا بەرژەوەندیên ئەمریکا چەند فڕۆکەیەکە F-22 لە قەتەر جێگەرکردن. مەدیایان ئەمریکی ئەشکەرەکردن و هێزە ئاسمانیە ئەمریکا چەندین بالەفرێن F-22 باوایەکی بە شەرتی لە بنگەها ئاسمانیە ئەلعەدید لە وڵاتی قەتەر لە کەنداڤە عەرەبی جێگەرکردنە. دەیەوێ دەربارەدا ئەرکانە فەرماندەیە هێزە ئاسمانیە ئەرتێشە ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناوین سەندکام بە بەڵاوکردنە داخوایانی و چەند گرتە ڤیدیۆیەکی ئاشکرا کرد کو هەڵوێستەکە جددیە ژە ئەلیە ئەمریکا بە و ئەو بالەفر ڕۆژە پێشەمە بۆری لە وڵاتی قەتەر هاتنە جێگەرکردن. ئەمریکا دڕیا داخوایانیە ئەوخەوە ژمارەیە بالەفرێن F-22 نەدانە خویاکردن لێوەکە و دگەرتە ڤیدیۆرە هاتیە خویاکردن ژمارەیە بالەفرێن F-22 کول وڵاتی قەتەر هاتنە بجێگەرکردن 5 بالەفرێن. هێزە ئاسمانیە ئەمریکا دێ داخوایانیە خۆدا ئەو چەندجی خستەر و گوت و مەبەست جێگەرکردنەوان بالەفرێن F-22 یەن شارکەر بەرەبانیکردنە لە هێزێن ئەمریکی لە ناوچەی و بەرژەوەندیên ئەمریکی و ئەب هەوڵە ئەمریکی پشتی وێ چەندەتێک و جۆن بۆلتۆن ڕاوێژکارێ کۆشکە سپی بەریە نەها بەحسا وێ چەندێک کرد بوو و کەشتەکە نوێ بالەفر هەرگر وێ لە ناوچەیە کەنداڤە عەرەبی جێگەر ببێ.